ئەمە چەندەمین جارە حکومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغداد دەکا و لەگەڵ حکومەتی عێراقدا بەردەوامە لە گفتوگۆکانی، بەڵام تا ئێستا نەگەیشتنەتە ڕێکەوتن. ڕۆژ بە ڕۆژ حکومەتی عێراق داواکانی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان زیاد دەکا و حکومەتی هەرێمی کوردستانیش دەڵێ فابەدین بەو پرۆژە یاسایی کە دیاری کراوە. دەپرسم لە تۆی هاوڵاتی تا چەند هیواد بە شاندی حکومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ حکومەتی عێراقدا ڕێبکەوێ لەگەڵ مابن. ئەم شاندە کە ئەڕوات من پێم وایە وەکو بابەتی ئیخبارەکانش هەر کە باسێکن هیچێکیوان بەدەست نییە، چکەوەی کە ئاچێتە بەغا دوای ئەوەی کە هەر شتێکیان پێ بڵێنەوەی بێت تۆ لێرە جارێک لە پرسکاتەوە. ئەمە چەند جارەما وەکو زۆر لە کێوە خەریکن هەر ئەڕۆن و هەریەن و هەریچیان نەبوو بێت، چکەواتە من پێم وانییە و هیچ گەشتبینێکیشم پێی نییە کە هیچیان بۆ بکرێت، هیچیان پێ بکرێت. لەبەرەوەی تر ئێستا بەغا لە هەموو ڕوویەکەوە لەمان قایمترە و ئیتر بە ئارەزوی خۆشیەوەی کە بیەوێت بەغا بەمانێکات. بەپێیەوەی کە چەند جارێک تریش چوون، ئەمە یەکەم جار نییە، هەموو جارەکانی تریژیانی نەگەیشتونەتە ڕێکەوتن. ئەتوانم بڵێم هیوایەکی زۆرمان نییە، بەڵام ئیشەڵا ئەگەر نەڕێکەوتن ئیشەڵا ئەوەی کە باشە بۆ ئێرە ئەیکەن، بەڵام زۆر هیوام پێ نییە بەڕاست. وەڵی هیچ هیوایەکم پێی نییە، لەبەرەوەی هیچ تاکو ئێستا هەر کۆبوونەوە دوای کۆبوونەوە کرێ و هیچ ڕێکەوتنێک ناکرێت، ناتوانن هیچ شتێک بۆ ئەم خەڵکە بکەن، نە ئەوەی واز لە قەڵک بێننەوە شتەکانیشی بەجێوزێت. هاچی هیوایە، وەڵا هیچ هیوایەک نییە. تۆ بە ساڵێک دەستیکردن بە خەڵک بە ساڵێک بێموچەی میلە دەمی برسی، ینی لە سا هەشا پێنجەمی برسی، هیچ هیوایەک نییە. تا ئێستا سەردانی کردووە، بەڵام ڕێک نەکەوتون و ڕێکیش ناکەون، چونکە خلافەکە لە بینانە زۆرە و حکومەتی هەرێم نەوت نایە بەغا. حکومەتی بەغاش داوای بە شەخسی خۆیەکە لە نەوتە 250,000 بەرمیل نەوتە لە ڕۆژەکە. تا ئێستا حکومەتی هەرێم نەیاوەتی و داوای بورجێ کات بۆ کوردستان، لەبەرەوە شتەکە زۆر گەورەی لە بینانە و داوای خاڵستنوژەکانی شەکە لە 150 تا ئێستا ئەویشی حاصل نەکردەوە، لەبەرەوە ئومێدم نییە کە وارێ بکەون. وەڵی بەڵگە بۆ ئەوی کە ئەو چەند جاری چوون بۆ بەغداد بەبێ ئەنجام گەڕانەوە، لەبەرەوە بێ شاندی هەرێم کە حکومەتی هەرێم کە ئەچێت لە باڵادەستەکان زیاتر سەرۆکی حکومەتی هەرێم بچێت، بەڕاستی شتەکە سا بۆتە بارێکی سیاسی زیاتر وەک لە شتیداری، کاتە بێ زیاتر حیزبەکان سەرکردەی حیزبەکان کۆک بن و بە یەک تیم بچن بۆرە بەغداد بۆ ئەوەی چارەسەری ئەو شێشەیە بکەن. هیچ هیوایەکم بەو شاندن یا ڕۆشتووە بەغداد، چونکە هیچ دەسەڵاتێکی ڕێکەوتنیان بەدەستەوە نییە. ئەو دەسەڵاتە لەلایەن سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانەوە، چونکە ئەم وەفدە ڕۆژوە بێدەسەڵاتن و دەسەڵاتێکی ئۆتۆیان لێرە کوردستانەدا. هیوادارم بەرپرسانی هەرێم سەرکردایەتی سیاسی کورد خوان وەفدێک ڕێبخەن لە بەرپرسە سیاسەکانی هەرێمی کوردستان بە بۆ ئەوەی بڕۆن بۆ بەغداد واژۆ بکەن لەسەر ڕێکەوتنێکی گشتگیر و ڕێکەوتنێک نەبێت بۆ چەند مانگێک و دوای ڕێکەوتنەکە هەڵوەشێتەوە سەر لەنێو ڕێکەوتنی تر بێت، ڕێکەوتنێکی پتە بۆ چەند ساڵێکی دوور و درێژ. لە ڕاستیدا پێشتر چەند جارێک سەردانی عێراقیان کردووە، بەڵام هیچ ڕێکەوتنێک نەکراوە، بۆیە ئەم جارش هەمان مەسیری هەبێت. نازانم لێستا هیوایەک وام نییە من. وەڵا هیچ هیوایەکم پێی نییە، چونکە چەند جاری کەش ئەمە دووبارە بۆتەوە و بەڕای من جارە شەڕوە.